لەسەر پرۆژەی گشتەجێبوونی هەنگسیدی کە لە هەولێر ماوەی 12 ساڵە تەواو نەکراوە. خاوەن پشکەکانی پرۆژەکە گربوونەوە. ئەمڕۆ لە هەولێر دیارەداوایان لە حکومت کرد ڕێکاری یاسایی بەرامبەر کۆمپانیای جێبەجێکار بگرنەبەر. نوێنەری خاوەن پشکەکانیش هەر لە کۆنفرانسەکەدا باسی لەوە کرد زۆربەیان واتە خاوەن پشکەکان لە چینی هەژار و مامناوەندن بەهۆی تاوانەکردنی پرۆژەکە تووشی کێشەی خێزانی و کۆمەڵایەتی بوون. لەسەرم بابەتە من میوانم دەبێت گفتوگوی زیاتر گەڵ میوانەکانم دەکەم بۆ ڕوونکردنەوەی بابەتەکە بزانین کێشەکەیان چییە. دیارە بەڕێز سەردار ڕەمەزان کە بەڕێزیان خاوەنی پرۆژەی هەنگسیدین ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ئێمە بێت. کاک سەردار من زۆر سپاس دەکەم کە میوانی ئێمەی ماندوو نەبی، بەڵام بەرلۆی گفتوگۆکەم لەگەڵ جەنابەت دەست پێ بکەم چەند خولێکێک لەگەڵ کاکباییس کە بەڕێزیان خاوەنی یەکێکن لە خاوەنی پشکن لەسەر بابەتەکە وتوێژێکەکەین دواتر لەسەر قسەکانی ئەو و جەنابەت هەر وەڵامدانەوەیەکت هەبوو وەڵامی بیتەوە باسی زیاتری بابەتەکە دەکەین. کاکباییس بە ڕێگەی هەڵی تەلەفۆن ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. کاکباییس سپاس بۆ ئامادەبوونت. کێشەی ئێوە چییە لە پرۆژەی هەنگسیتی؟ ڕێزیش کۆمەلگای هەنگستی ئەمە لە 2002 هەستاینە بە کڕینی ئەو پرۆژەیە. باشە هەمومان لە چینی مامناوەندین چینی هەژارین ئەنوە یعنی زۆرهایتیدا چکە شوێنەکەی ئاوانیە نێزیک بی لە هەولێر لە شارێتیا پرۆژەکە 283 خانی لەخۆ دەگرێتن لە 2011ەوە دەست کراوە بە دروستکردنی ئەو خانیەی هەتا 2015 ئیشی تێدا کرا ئیشی چەندی تێدا کرای احتیمالە لە هەندێک زێ 120 بی لە هەندێک زێ 130 بی هەندێک زێ هەتا 150 باشە یعنی بەگشتی لەوانەیە هەتا 140 150 ئیشی تێدا کرا بیتن. لە 2015ەوە هیچ ئیشەش تێدا نەکرایە تقریبا 7 ساڵ دەبیتن. ئەمەش کە خاوەن ئەو یەکانەینا داوامان کردێت پەنجا چوینە پەیمانی بەمەدایە وعدی بەمەدایە دەری ئەو ساڵەکە دەکەم ساڵشکە دەکەم. کێ پەیمانی بە ئێوەدا؟ کاک سەردار وەبەرهێنەری ئەو پرۆژەیە گوتیرە بۆتان تاوا دەکەم ناری تاوا ناکەم بەس ئەمە ئایا 12 ساڵە کە لە 2015 هەتا ئێستا دەکە 7 ساڵ لە 2010 هەتا ئێستا دەکاتە 12 ساڵ ئەمە گوناحمان چییە؟ بەڵام کێشەکە لەلایەن کاک سەردارەوە یان کێشەی دیکە هەیە کە هەر لە خودی پرۆژەکەیە هەیە لایەنی حکومەت؟ بەڵێ بەخۆی تەمەشاکە ئەگەر ئیشەکە کە حکومەت دایکە کاک سەرداری دەبی پێچنوێ لەگەر بکاتن کەوا لۆ تەواو ناکاتن هۆکاری چێ سەبەبی چیە ئیمکانیەتی هەیە بابی کاتن ئیمکانیەتی نییە گوناح لەمەدانە هیچی تەواو نەبوو خانووینەوە پرۆژەکە؟ با تەوابوونەکە چیە هێشتان هەیکەلە هەندێکیان هێشتا سەبیش نەکرا واتە هێشتا خەڵکی تێ نەچووە؟ نانا ئێستا لە وێنەکان دیارە کە بڵاو کڕین و فرۆشتنی پێواکرێت؟ کڕینی فرۆشتنی پێوە دەکرا بەس ئێستا ناکرێتن. ئەمە هاواتی گوناحمان چیە نازان کاک سەردار کێشەی لەگە چێ هەیە لەگە چێ نییە مۆڵی هەیە یعنی ئاڵان تاوەری هەیە ئەمە هاوڵات نێدەمانوێت لە بۆمان تەواو بکاتن کە حکومەت دەبی ئیجراعاتی قانونی یاسایی چ هەیە لە گەروی بکاتن کە ساڵێک 2 ساڵ ئەمە گوناحمانە هاوڵات. ئەو پرۆژەی ئێستا لە لای کاک سەردارە وەکو جێبەجێکردنی لایەنی پەیوەندیدار و بەڕێوەبردننی بۆ تەواوکردنی یان دراوەتە کۆمپانیایەکی دیکە؟ نازانم ئەمە خەبەرمان هەبوو کەوا ساڵێک پێشێستا لە یەکی دەی 2021 کتابێک لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هات دیتمان کە ئەو پرۆژەیە وا باشترە لێ بستێنرێتەوە چونکە ئیشەکان بە تەواوی ناکاتن. دوایە کاک سامان عارەب ڕێبەری گشتی وەبەرهێنان جوابی کتابەکەی دایتەوە گوتوی لەبەر ئەوەی مەسەڵەن لەوانەیە کێشەی هەبیتن پەیمانی دایە وعدی دایە ئەو زارە بە تەواوی دەست بە ئیشەکەی بکاتەوە کتابەکەی بەرز کرایتەوە لە بۆ ئەنجومەنی وەزیران. ئێوە ئەمڕۆ گلەیەکەتان لێکێ بوو و ئەو گلەیەکەمان لە وەبەرهێنەرە لە حکومەتی هەرێمە حکومەتی هەرێم ئەو ئیشە کە ئەمە هاوڵاتی ناوە لەوانی ئەم نەتانم محاسبەی کاک سەرداری بکەم بەڵام وەکو حکومەت وەکو یاسا وەکو دەستگا کاتی لە بۆ دادنن بە ساڵە چیە بە 2 ساڵیە لە بۆ وەڵامی ئەوان چی بوو بۆ ئێوە؟ ئێستا وەڵامەی دڵخۆشکەر هەبوو کەوا کاک سەرداری ژێوێندەر بوو بە هەموو ئامادەیەکی خۆی نیشاندایە کەوا ئەمن ئامادەمە ئەو ئیشەی تەواو بکەم حکومەتیش ئیزنیدایە کە ڕێکاری یاسایی هەیە خیتاب زەمانی دابنێت و سەتاسەیە دەکان چیە دەست بە ئیشەکەی بکاتەوە ئەمە وەکو هاوڵات هیچ شێشەمان نە لەگەڵ سەرداری نە لەگەڵ حکومەتی بەس حکومەت دێرە دەبی داوای حەقی مە بکاتن کەوا ئەمە هاوڵاتی دەتوانین لە حکومەت داوا بکەین
کەوا ئەویش سەردار ئیلزام کاتن بە مەوعیدێکی بە کاتێکی کەوا ئیشەکەی دەبوومە جەنابەت پشکی هەیە لە پرۆژەکەی کاک بەیس؟ بەڵێنش خانووکم هەیە. خانوویەکە لەوێ هەیە. ئێستا نرخی و خانوانە بە چەندەیە؟ پێشتریش کە بەشداری وەکو پشک بەشداری تێدا کردووە چەندێک بووە؟ خانیەکە بخۆی 283 خانیە، ئەمە خانیەکان بیدات فرۆشایە ناو فەرعەکان بە 6 دەفتەر بوو. باشە. ئەوانی پێشیان ساحە بوو بە 6 دەفتەر و نیو بوو. هەیە قسەچیدایە، هەیە 2 قسیدایە، هەیە کامل بە نەقدیدایە، وەکو خۆم 2 قسمدایە 6 دەفتەر و تا ئێستاش قستەکەیان ئێوە؟ نا ئێستا لە مێژەمە قستی نادێن کە دیتمان ئیشەکان بەرەو پێش ناچیتن قستی نادێن بەیش چکە بەخۆی خانیەکان بە چاڵ قست. ئەی ئەمە یەکێک نییە لە کێشەکان کە قیسەکە نەدرێنێتوان پرۆژەکە تەواو بکرێ؟ لەوانەیە خودی کارسەرداریش دەبی کێشەکانی خۆی بەخۆی بزانیت کە کابرا قستی ناداتن یەک قستیدایە. ئێستا قۆناغی بۆ نمونە گەیشتە 150 ئەم 150 خۆمدایە گوناحی ئەوەی چێکەوە چار قستیدایە. زۆر باشە کاک بایس دو قسەی تۆ لەسرم بابەتە چییە؟ چونکە کاک سەرداریش بە خۆشحاڵیەوە ئامادەی دەربڕیوە کە لەسەر بابەتەکە ڕوونکردنەوە بات و میوانمانە. ئەمەش دەستخۆشی لێ دەکەین هیوادارم ئەگەر پرۆژەکە وەردەگری بە تەواوی جێبەجێ بکات نەگە پرۆژەکە جێبەجێ نەکرا ئەمە سارەمان نەدیسان دەبی هانا لە بۆ وەرهێنان ببین لە بۆ دەستەی سەرۆکایەتی هەرێم ببین کەوا ئەو ئیشەمان لە بۆ جێبەجێ بکات تەنها ئیشمە ئەوەیە پەیامەکەیمە بگاتن ئەو ئیشەمان لە بۆ جێبەجێ دەکات شەی دێکا من کێشەمان نییە. بەڕێز بایز مەولود کە بەڕێزیان خاوەنی پشک بوون لە پرۆژەی هەنگ سیتی ڕاستەوخۆ بەڕێگەی تەلەفۆن لە هەولێرەوەمیان مامبووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک سەردار دووبارە سپاس بۆ ئامادەبوونیت. جەنابەت تێبینی چی بوو لەسەر قسەکانی کاک بایز و ئەم کێشەیە چێکە لە ئێستادا دروست بووە؟ وڵا بەڕاستیە ئەو کێشە لە 2013ەوە ڕوودا پرۆژەکەمان ئەمە هاو بەشمان هەبوو کێشەمان دەست بوو لە پرۆژەکان سێ چا پرۆژەمان هەبوو بەس لە گەشتی نەحەلێکی لە 2019ەوە ئەو کێشە چارەسەر کرا لە ئەنجومەنی باڵایەوە بەرهێنان نووسێ بڕیاری پێدەرچوو ئەو پرۆژە هەنگ سیتی و ئالانتەوە دوو پرۆژێ دیکەیەش بڕیاری پێدەرچوو کە ئەو پرۆژە بدەنە من تەواوی بکەن لەسەر سی دوونەم بەڕووبەری سی دوونەم و پێکاتەی 283 خانووە ئەو پرۆژە ئەمە لە بیدایەتی ئەمە دەستمان ئیشمان کردبوو بنیەی تەحتی ئەو پرۆژە هەموو تەواوم کردووە ڕێگاوبانی ئەو هەموو تەواوم کردووە پرۆژەکان هەموو گەشتی مەرحەلەی هەیکەلی لە 5 زیاتر ئەمن تەواوم کردووە ئەو پرۆژە ئێستا وەستایە لە 2019ەوە ئەمە هەستین بە ڕێکاری یاسایی ئەو پرۆژە تەواوی بکەین لە ڕێگای دەستەی وەبەرهێنان بەڕێوەبەرەتی گشتی وەبەرهێنانی هەولێر بە خوشحالەوە ئەمە هەستین هەموو تشتمان دامیانمان کردووە کاک سامان خاستەن سامان عادە بەڕێوەبەرەی گشتی ئەو کتابی نووسنگەی نووسراوەکان بوومە کراوە بۆ هەموو بەڕێوەبەرەتی لایەنی پەیوەندیدار وەزارەتەکانی لایەنی پەیوەندیدار کە دەکات 13 وەزارەت ئەو وەزارەتەکان هەموو جاوبەکانمان ئیناوە وەڵامیان داوە یعنی ڕاوسنجیان لەسەر پرۆژەکەداوە هەموو بە تەواوەتی ئێستا پرۆژەکە ئەمە دەمەوێت پرۆژەکە مولەتمان بدەنێ مولەتەکە خیتاب زمانیش پێشکەشم کردووە ئەو بەرادەرە گوتی خیتاب زمانی لێوەرگرن سەداسێ ئەمە خیتاب زمانم پێشکەش کردووە بۆ دەستەی بۆ وەبەرهێنانی هەولێر ئەو بەس مایە کرێ خزمەت گوزاری ئەمەم بدەم و کاتی سۆڕم بدەم فۆرمی نهایی تەواوی کردووە پرۆژەکە ئەمن ئامادەمە ئێستا دووبارە پرۆژەکە دەستی تۆ دەکرێتەوە بە تەواوکردنی دروستە؟ بەلێ بەناوی منە من ناتوانم گوتی وەبەرهێنانێکی دیکە بین ئەو پرۆژە تەواو کات بەس ئەمن بەخۆ ئامادەمە پرۆژەکەم کردیە ئەو پارێ لە هاوڵاتیان وەرم گرتووە هەموو لە پرۆژەکە سافم کردووە ئەو نییە پارەکەم لە شوێنێکی دیکەم دانابێت ئەوم دانەبێت ئەو پارێ خەڵکێکی قستە 10,000 دلاریدایە خانیەکە بە 6 دەفتەرا گەشتە مەرحەلەی هەیکەلم بۆ دروست کردووە یعنی هەتا 3 دەفتەرم بوو سافم کردووە بەو پرۆژەیە بەس خەڵکەکەیە 2 قستیدایە ئان 3 قستیدایە هەموو ئیشەکانم بکردووە بەڵێک و پێکی ئێستاش ئامادەمە تەواویکەم پێ خوشحالیەوە ئەمە ڕۆژی پێنجشەمە بەڵێ کاک بای سەردار ئەمن ڕۆژی پێنجشەمە داواکاریەکەم کرد بۆ پێشکەشکەم جەنابی سەرۆکی دەستەوە بەرهێنا بە خوشحالیەوە ئەو ڕووجابم داوە
طلبم کرد مگری کاکە ئەو پروژە جەنابیان ئاگادار بێ ڕاوەستا لە ساڵی 2013 و خەڵک پارەی داوا و خەڵک مافیان تێدا ڕۆژانە پەیوەندی بەمە دەکەن ڕۆژانە پەیوەندی بە بەرهێنانی دەکەن ئەمنیش ڕۆژانە وە بەرهێنانن مڕاجعی دەکەن بەس ئەو ئیشوکاران ڕێکارەکانی تەواو بکەن ڕێ پێدانیم پێمدەن ئێستا دەمەوێت ڕێکە پێدانی پێمدەن با من ئەو پروژە بوو ئەو خەلکەی تەواوی کەم چونکە قولە قوناغی 150 تەواوم کردووە خەلکەکەش متمانە بە منە ئەمن تەواو کەم نەک کەسانێکی دیکە بێت ئەو پروژە تەواو بکات هەکە کەسانێکی دیکە بێت تەواو بکات ئەمن ئامادەی خود دەربڕیمە بەس کەس نایێت ئەو پروژە تەواو بکات ئەوێ بێت تەواو بکات لازمە ئیسیفادەی لە پروژە بکات ئیسیفادە تێدا نەمایە ئەو ئیسیفادە خانیەکان لە وەختی خودە بە ئەرزانم فروشتووە ئەمن گرێبەستم لەگەڵ خەڵکیت بووە دازاریش ئەو گرێبەستانە ساریە لەگەڵیان ئەمن ڕێد بەدەبن لەسەر ئەو گرێبەستانە خەلکەکە پارەی لە خەلکی وەردەگرم نەزێدە نەکەم لە خەلکی وەرناگرم ئەو پروژەکەش ئێستا بە خوشحالەوە جەنابی سەرروکی دەستەوە بەرێنان ڕەزامەندیدا نووسراوەک بوومە کرد بوو دەستێ بووە بەرێنانی هەولێر کو ئەو پروژە کەویتە ساڵێگای خو کاری لەسەر بکرێ و مولەتی بدەنەمە ئەمەش ئامادەینە ئەو وەختە باشە کاک سەردار مەشروعەکە دەست پێ بەسلەوە کرد داوای مۆڵەتی کردووە کە پێت بدرێت بۆ دووبارە کارکردەوە لە پرۆژەکە ئەو مۆڵەتە ماوەی چەندێکە پێویستە بۆ دووبارە خستنەوە سەر کاری پرۆژەکە ئەو مۆڵەتە راپۆرتێکی دایە بەڕێز بەڕێبەری گشتیوە بەرێنانی هەولێر لژنەکی دانابوو ڕاوسنجیاندا لەسەر هەموو بابەتەکە یا ئەندازیاری و ڕێڤەبوونی پرۆژەکە چکمە کوورێک مایە لەو دووسەیە تەواویە بکەم 15 ڕۆژی مولەتی دانا کۆ ئەمن ئەو ڕێکاری یاساکان هەموو تەواویکەم و پرۆژەکەش دەستکار دەبن باشە بۆ 2023 پرۆژەکە تەواو دەبێت ڕادەستی خاوەن پشکەکان و خاوەنەکانیان دەکرێت یان لە 2023 ئێستا ماوەکی کەمایە بگەینە 2023 مانگی ئەوە زستانی دێتە پێشە و تزانی هەندێک ئەو دێتە پێش ئیشوکار دێتە پێشە تو ناتوانانی بە خیلالی 3 مانگی و 4 مانگی 6 مانگی تەواو بکەی ئەوە ئەومانە خشتەمان هەیە خشتەی پێداچوونی پرۆژە ینی جدول تەقدم العملمان هەیە پرۆژەکە دەستەی وەبەرهێنانی هەولێر لژنەی ئەندازیاری دادەنێت کە ماوەی 6 مانگە ساڵەکە 2 ساڵە ئەوان دادەنێت کە ئەو پرۆژە تەواو دەبێت ئەمەش بە یاسایی وان و بە ڕێنماکانی وان ئەمە ئامادەینە ئەو پرۆژە تەواو بکەن لە وەختی خۆ لە کاتی خۆ تەسلیمی هاوڵاتیان بکەین ئەوەش هەیەک مافی خۆ وەرگریت و ئەمە سوپاسی هەموو ئەو هاوڵاتیانە دەکەمەوە بەشدار بوون لەگەڵ من ئەو هەندە ساڵە ینی سەبریان کێشاوە و ینی تەحملیان کردووە لەگەڵمان بۆ ئەو تەواو بیت ئێستاش ئەمە گەشتنی مەرحەلەکی ئەو تەواوی بکەین زۆر باشە ئینشاءالله بەڵام باس لەوە کرد کە لە 2012ەوە بڕیار درراوە کارەکانی بەگشتی لە 2009 بە هەموو شێوەیەک قەتع کراوە و ڕاگیراوە بۆچی لە 2009 هەموو جۆرە کارکردنێک لەو پرۆژەیە ڕاگیراوە بە پێچاوانەوە ئەمە لە 2009ەوە ئەمە ناوەستاینە لەوە بەرێنانیش نەوەستانە کتابام کرد نووسراو بووما کردە بەلایەنی پەیوەندیدات باشە یعنی لەوانی پەیوەند 13 وەزارەتن 13 وەزارەت لازمە ڕاوسنجی موافقەی ڕەزامەندی بدەن کە ئەو پرۆژە تەواو بکرد لەوانە پرۆژەی وەزارەتی کارەبا هەیە وەزارەتی ئەو ئەوەڕووک هەیە وەزارەتی شارەوانی هەیە تەختیت عمرانی هەیە وەزارەتی ژینگای هەیە دیفاع هەیە دیفاع مەدەنی هەیە ئەو ڕێکارانە لازمە ئەتو هەموو تەواو بکەی ڕاوسنجەکان وەرگری دوایێ مولەتی بمان دەدات وەبەرهێنانی هەولێر ئەوە هەموو تەواوم کردو ئەوە وەختی ویستیەوە ئەوە نە بە ڕۆژێکی بە دوو ڕۆژێکی ئەوە تقریباً 2 ساڵە هەتا ئەوە نامان ئینایتەوە لەبەر ئەو ڕێکارانە هەموو ڕوتینیاتی زورە لەسەر ئەوە هەتا تەوامان کردووە نە بە عادیە و هەتا نەخشە پەسەندمان کردووە و ئێستاش گەشتنیە مەرحەلەی کوتایی پرۆژەکە یەمولەتی بەس فۆرمینی هەیش تەواوی کردووە لە وەبەرهێنانی هەولێرێ بەس مایە ئەمە خیتاب زەمانیش پشکشمان کردووە بەشک ئەوی مایە ڕێپێدانمان پێدەن هەچێ کومە کوورێکیش هەیە لە پرۆژەکە زیاتر کێشی ئیداریە لە نێو فەرمانگە حکوومیەکانە کێشەکە خیتاب زەمانە کۆمەڵک بابەتێکی کە باس کرد ئەوانە لای حکوومەت ئەوانە هەموو کتابووما کردووە تشتەکە ئەمە احتیمالە تەقسیرەکە لای مەبێت بەس بەخۆمان بە عەمدەن ئەوها تەقسیرە نەماڵاگرتووە ئەمە ڕۆژانە
سەردانی فەرمانگای حکوومەتمان کردووە بەزات ینی وەبەرهێنانی هەولێر بەخۆ شاهدن ئەو ینی موازفەکانی وێرە و بەڕێوبەری گشتی و لە دەستەوە بەرهێنان بەس هەندێک کتابە کاتبوو لە ئەنجومەنی باڵای وەبەرهێنان لە نووسنگای سەرک جەنابی سەرۆکی حکوومەت کو ئەو پڕۆژە بدەنەوە بەرهێنەرێکی تر ئەمەش ئامادەی خوبدار بنین بەس چوو بۆ بەرهێنەرێک نەهات کو ئەو پڕۆژە ئەستیلامی بکات و وەربگریت ئەمن پێم نەخۆش بش ئەو کتابە یعنی لەسەرم بێت و ئەمن پێم ناکرێت ئەو پڕۆژە تەواو بکەم ئەم بەخۆ شیانم زوو گەورە بوو حکوومەت و خەڵک هەموو دەزانیت یعنی ئەو بەشداربوونە دەسێ پڕۆژە دیکەم هەیە خەڵک دەزانیت کە ئەمن چەند متمانەی خەڵک بە من کردیە کە ئەمن توانم ئەو پڕۆژەکانە تەواو بکەم ئیشەکەم دەکرد لە ناو هەولێرێ پڕۆژەکانم زۆر بوو هەموو جێبەجێم کردووە ئەوێ مایتەوەش جێبەجێ دەکەم و ئەو بەرهێنارێکی دیکەش نەبوو بێت ئەو مشکلانە تەواو بکات چەندکی ئەو بەرهێنارێکی بێت لازم ئەستیفادای لە پڕۆژەکە بکات پڕۆژە ئەستیفادە تێدانا بە نرخەکی نزم کاک سەردار کڕێن و فریشتن بە خانوەکانی و پرۆژانەوە ئێستا ئەکرێ ئێستا کڕین و فروشتن ناکرێت لەبەرەوە ڕاگرتووە هەتا مولەتی وەبەرهێنان دەرنەچیت ئەمە کڕین و فروشتن ناتوانانی پێ بکەین ناتوانێت قستیش لە خەڵکی وەربگرین ئەمە پارە قستمان هەیە لە خەڵکی ئەتوانین وەختی گەشتنیە مەرحەلەی قست وەرگرتن ئەمە ئەتوانین بە هەوڵاتیان بدەن بەشداربوونی ئەو پڕۆژە بدەن قستەکان بینن ئەمەش بووان تەواو دەکەین لەسەر دەزاینی نەخشەی پەسەندکراوی پڕۆژە و بەبێ ڕێمانەکانی وەبەرهێنانی هەولێر باشە کاک سەردار دەمێ بزانم لە ڕووی کواڵیتی و چۆنیتی دروستکردنی ئەو خانوانە کواڵیتی ئەو پێداویستی و کەرستانی کە تێیدا بەکار هاتووە چۆنە وەکو هەر سیتێکی مۆدێرن کەسە لە هەرێمی کوردستانە دروست دەکرێت توانراوە ڕەچاوی کواڵیتی مادە و پێداویستیەکانی بکرێت کە بۆی تەرخانکراوە بۆ دروستکردنی تەرخانکراوە وڵا بەڕێز ئەمن بەخۆ ئاشکرامە لای خەڵکێک وەختی پڕۆژە دروست ئەەکەم نە بە تشتێکی بە کۆڵەتێکی نزم دروست ئەەکەم لە بەراوە نرخەکەی کێمە ئەمن ئەوە تشتێکی دروست ئەەکەم ئەو لە ناوەکی لە بوو کۆمپانیای خۆمان یعنی بزانن کە ئەو کۆمپانیا ئیشی پاک و خاوینە یعنی ئەوە تەواو دەکات پڕۆژە جێبەجێ دەکات وسانیان ئەمن تەماعی لە ئەوەدانە مەسەلەن ئەمن نرخەکی ئەرزانە چ پارە زێدە خەڵکی سەری حساب بکەم والله العظیم بە کۆڵەتێکی ئەوە تەرتیب کۆڵەتێکی جێبەجێم کردووە هەموو ئەندازیاری بە فحوساتی مختبەری هەموو جێبەجێم کردووە و هەمووش گەشتیە مەرحەلە و لە ئایندەداش ئەوێت تەواویش دەکەم ها بە کۆڵێتێکی بەرز تەواوی دەکەم وەلەو ساعەکەی قیمەتەکەی زۆر کەمە بەس ئەمن تەواو نەکەن وەڵام ئەمە بەس ڕێپێدام پێ بدە بە خلالی ساڵێکی ئەمن نەتوانم ئەو پڕۆژە ڕادەستی خەڵکی بکەم بەڕێز سەردار ڕەمەزان کە بەڕێزیان خاوەنی پرۆژەی هەنگ سیتی بوون ڕاستەخۆ لە هەولێر و میوانمام زۆر سپاس بۆ ئامادەبوون کاک سەردار